یەکەم تەوەریشمان ئێمە هەمیشە ئەڵێن کە پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەمومانە کە بتوانین بە باشی کاری تیا بکەین و باشی توانی خزمەتی بکەین لەم نێوەندەیە دامەزراوی فیلم بە ئەرکێکی سەرکی خۆی زانیوە لە درێژی کار و چالاکیەکانی خۆیان توانیوێتی هەڵمەتیژی پاکردنەوە هەلوەی کە لە ماوەی ڕابردووە لە دەریاچەی دەربەندیخان بینیمان ئەو دەریاچەی پاکرایەوە بۆ خۆی لە خۆیان دڵخۆشیێک بوو بۆ ئێمە بەگشتی چونکە ئێمە دوو دەریاچەمانێ دوکان و دەربەندیخان کە ئەو ڕێژە خاشاکە زۆرەی کە لەوێ پاکرایەوە کە ئەیبینی دڵخۆشە بیت ینی دەریاچەکە ڕوویەکی تری هەیە یەکێک لەو هاوڵاتیانی ئەو ناوچەیە من لە نزیکەوە جۆم لێ بوو بە تایبەتی دەربەندیخاوتی تەنانەت جانەبەرە ئاویەکان ماسیەکانی ساهاتوونەتە سەرەوە هەست بۆ پاکبوونەوەکەن ینی ئەمە تەنها سوودی بۆ خۆمان نیە بۆ زیندەوەرە ئاویەکانی شێتی لەم درێژەی چالاکیانەشیانە ئێستا هەڵمەتی پاکردنەوەی دەریاچەی دوکانێن ڕۆژانە بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یاخو لە پەیجی فەرمی خۆیانە یاخو لە تەواوی میدیاکانە بۆ تەجێی باسێکی گرنگ کە دامەزراوی فیلم لە ڕێگەی کارمەندەکانی خۆیەوە توانیوێتی تیمێکی باش پێک بێنن بۆ پاکردنەوەی دەریاچەکە جا لە هەمووی گرنگتر لە دوای پاکردنەوەکەی لەوانەیە پرسیار بێ لای ئێمە ئەم خاشاکە چی لێکرێ ئەم خاشاکە میوانەکە بۆ ماڕوونەکاتەوە کە بێ بە چ کارێک و لە شۆشا داهاندرێ وەلامان کاتیشا پرۆژەی دوای ئەوەشیان هەیە بۆ تانجەرەوە ئەمە دڵخۆشیە بۆ ئێمە چووکە توانی سەرچاو ئاویەکانمان پاک بکەینەوە بۆی زانیاری زیاتر لەم بابەتە وەربگرینە سا میوانداری زۆر بەڕێز کە ویان محەممەدمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتی پرۆژەکانی دامەزراوی فیلمەکە لێرە ئامادە بانی باش بەخێر بێت بانی باش بەخێر بێت سەرچاو فەرموو بەخێر بێت بانی باش زۆر سپاس بۆ ئامادەبوونە ئێمە سەرەتا دەستخۆشی لە دامەزراوی فیلم و تەواوی هاوڕێکان و تەواوی ئەو کارمەندانەی کە خۆیان بە بەرپرسەزانن لەوەی کە خزمەتی زیاتری ناوچەکەمان بکەن ئەمەش کارێکی زۆر گرنگەم پرۆژەیەکەوە دەستان پێ کردووە پێمان خۆشە با لە بیرۆکەی پرۆژەکەەوە دەست پێ بکەین ئێوە چۆن وەکو تیمێک ئەم بیرۆکێتان دانا و کارتان لەسەر کرد زۆر باشە سەرەتا زۆر سپاس بۆ داواتەکەتان زۆر بەخێر ئەمە بە کورتی باسێکی ڤیم فاوندیشن بکەم کە دامەزراوەیەکە لە 2009 ئیژە سەر بابەتە گرنگەکانی کۆمەڵگەکە و یەکێ لەو سێکتەرانی کە ئیشی لەسەرەکەین سێکتەری ژینگەیە و چەندین سێکتەری تر هەیە وەکو پەرەپێدانی توانای گەنجان یاخود مافی ژنان و مافی مرۆڤ و مافی ئاژەڵان و سەگی بێلانە سێکتەری ژینگە بە سێکتەرێکی زۆر گرنگی زین بە تایبەتی لە ئێستا کە گۆڕینی کەشوهاوای لاتۆ تەسیرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تاک بە تاکی ئەو کەسانەی کە لەسەر زەوی ئەژین و ئێمەژە دامەزراوی فیلم بەشێکمان هەیە بەشی ریسەرچ ئانن کە توێژینەوە ئەکەن بۆ بابەتە گرنگەکانی کۆمەڵگە و ئەو کلێنانە ئەدۆزنەوە کە پێستەکە ئیشی لەسەر بکرێ بەشی ریسەرچمان باسییان لەوە کرد لە بەندانی دەربەندیخان خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبۆتەوە و ئاوەکەش لەسەر ڕێژبوونایە کەواتە کە ئاوەکە سەر ڕۆژەبێ خۆڵ و خاشاکەش ئەڕات و ئیتر بە هەموو عێراقادی سانەوە ئەگات بەڵێ کە ئەوان پێیان ڕاگەاندین ئێمە ڕۆشین بۆ دەربەندیخان تەعاونمان لەگەڵ کاکسامان کرد کە و بەڕێوەبەری بەنداوەکەیە باسمان لەو کرد کە چۆن خۆڵ و خاشاکەکە کۆ بکەینەوە توانیمان نزیکی 300 تەن یعنی ئەمە بێ موبالەغا کە خۆمان هەموو شتەکانمان کێشاوە لۆرەکەمان بەتاڵی کێشاوە دوای ئەوی کە خۆڵی خراوەتە سەر لە ئاوەکە هێنراوەتە دەرەوە لۆرەکەمان کێشاوەتەوە لۆریەکی دەتەنی بووە بە 7 تەن کە بچووکترین گەڵابەمان بۆ ئیشی لەگەڵا کردوین توانیمانە 300 تەن خۆڵ و خاشاک دەربین لە ئای دەربەندیخانە و دوای ماوەیەک بەڕێوەبەری بەندای دووکان کا کۆچەر پەیوەندی پێوەکردین و دای کرد کە هاوشێوەی بەندای دەربەندیخان بەندای دووکانیش پاک بکەینەوە و ئێمەش بە خۆش حاڵیەوە بە ئەرکی سەرشانی خۆمانمانزانی کە لەو هەڵمەتەیە بەشدار بین و بکەین بە هەڵمەتێکی پاکردنەوەی بەنداوەکان یا خود ئاوەکان و هەر بەردەوامیش ئەبین لێرە ناوەستین زۆر باشە لە ئێستادا کە هەڵمەتی پاکردنەوەی بەنداوی دوکان دەستی پێکردو هەڵمەتەکە بەکوێ گەیشتووە تا چەند بەنداوەکە پاکراوەتەوە هەڵمەتەکە 2 ڕۆژی خەند و بە تاواتی بەنداوەکەمان پاکرۆ لە خۆڵ و خاشاک ئێمە وەکو دامەزرایی فم هەستاین بە پلاندانان و ڕێکخستنی ئیشەکە بەڵام لە دوکانیش چەندین گەنجی دڵسۆزی ناوچەکە بەشدار بوون بۆی کە ئاوەکە لەو خۆڵ و خاشاکە پاکەنەوە و ئاوی دوکان گرنگەکەی ئەوەیە کە سەرچاوی ئای ڕێیسی سلێمانی و دوکان و دەوروبەری سلێمانی و دوکانە لەبەرەوە پاکراگرتنی ئەم بەنداوە پاکراگرتنی ژیانی خۆمانە ڕاستە خات و کەویار ئێوە لە نزیکەوە ئەو پاشماوانەی کە هەم لە دەریاچەی دەربەندیخان هەم لە دوکان کە ڕێژەیەکی زۆر بێ خۆی لە چیا بینیەوە بۆی بزین ئایا
ئێمەین هاوڵاتین کە و ئاوا پیسەکەین مادەی پلاسیکی زۆرتیایە یاخۆوانی کە بەرچاوی ئێوە کۆتون زیاتر چییە؟ هەموو موادەکانی تایە بەداخەوە. و لە دەربەندیخان و دوکان فەرقی هەبوو ئەو موادانی کە چی بوو تایەتی فەرقەکانی؟ دەربەندیخان ئاوەکەی پیستر بوو لە دوکان و خۆڵەکەشی زیاتر بوو لە بەنداوەکەی دوکان لەوە ئەچێن بگەڕێتەوە بۆ دووسێ هۆکار یەکێ لەوانە ئەو بێ کە دەربەندیخان چەندین شوێنی تری لەسرە کە ئاوەکە بوون ئێران و تانجەرە و سیروان و هەمووی یەتەوە سەر ئاوی دەربەندیخان و لێوە ئەڕواتەوە و لەگەڵیشیا لە تانجەرۆ وەکو خۆتان ئاگادارن چەندین خۆڵ و هەموو خۆڵ و خاشاکی سلێمانی و دەوروبەری ئەبرێتە تانجەرە و لەوێ و دیسانەوەیەتەوە دەربەندیخان لەگەڵیشیا پلاستیکی سەیرانکەری زۆر لێ لەبەر ئەوەی لە دەربەندیخان سەیرانگاکان لەسەر و بەنداوەکەون هەموو ئەو پلاستیکی کە لەوێ بەکارەهێنرێ سەیرانکرد بۆ گەشت و گوزار ئەڕۆن دیسانوێتە سەر بەنداوەکە و لەگەڵیشیا پاشمای خەستەخانەکان لە دەربەندیخان هەتا سامپڵی تومەرمان دۆزیەوە کە لە ئاوەکەیە هەبوو دووکانیش ئەم شتانی تیا و بەڵام ڕێژەکەی زۆر فەرقی هەبوو ڕێژەکەی کەمتر بوو زۆر باشە تا چەند گرنگە ئەم پرسانە کە پرسێکی ژینگەیە کاتێکەوە ئەو هەڵمەتتان ڕاگەیان و جیا لەوەی کە هەڵمەتەکە پاکردنەوەی بەنداوەکان بووە بەڵام لە دواییشدا لەناو کۆمەڵگاشا بڵاوە بێتوانێت بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان تا چەند گرنگە ئەم پرسە ژینگەیانە بکرێت بە پرسێکی سەرەکی بۆ ئەوەی کە هەمووان فێربنەوەی کە چۆن ئێمە بتوانین ژینگەکەمان بپارێزین ژینگە شتێکە کە لەگەڵ مرۆڤان یعنی مرۆڤ و ژینگە بەیەکەوەیە ئەگەر ژینگەیەکی خراپە هەبێت ژینگەیەکی پیسمان هەبێت کەواتە مرۆڤی ناتەندروستمان لێ دەرئەچێت و ئەو پلاستیک و خۆڵ و خاشاکە کە ئێمە فڕێئین و بۆ منە ئەیخینە دووکانەوە یاخود دەربەندیخان یا هەر ئاوێکی تربێ هەر کە ئاشی خەیتە سەر ئەرز هەمووی دیسان لە ڕێگەی ترەوەیەتەوە بۆت بۆ منە پلاستیکێکە لەو مەوادانی بەپێی ئەو توێژینەوانی کە تازە دەرچوون تاکو ئێستا هیچ ڕێگەی نییە بۆ نەمانی پلاستیک ورد ئەبێ مایکرۆپلاستیک و ئەڕواتەوە ژێر ئەرزیا خود ئەچێتەوە ژێر ئاو دوایی لە ڕێگەی شتی ترۆیەت ئاوەکە لە ڕێگەی خواردنەوە خۆشتنەوە ئەچێتەوە جسمت یاخود خواردنەکە لە ڕێگەی بۆ منە کشت و کاڵیەوە دیسانەوەتە جسمت و پلاستیکێکێکە لە خراپترین ماوەتەکانی کە تاکو ئێستا سەعرز دروست کراون کاتەگەر ئێمە بتوانین هەر کەسەمان لە جێگەی خۆمانەوە یاخود لایەنە حکومیەکان دام و دەستگاکان کەسی تاک هەمووی لە جێگەی خۆیەوە بتوانێت بچووکترین شتیش بکات شتێکی گەورە ئەکات کەیتە سەر بە کۆی جەمیعەوەی چی ئەکەین بۆ ژینگە ڕاستە بووین لەوەی کە ئێمە سەر ڕۆژانەیان و هەفتانەکە سەردانی ئەو دەریاچەیەکەین هەم لە سەیرانگای کەشکۆڵی هەم لەوەی کە دوکانی سەرەوە لە لای بەنداوەکە ئەگەر خۆمان هۆشیار نەبین بەرامبەر ژینگەکەی خۆمان ئەو گەشتیارانەشی ڕووی تێکەنەوانیش هیچ مەجبور نین شتەکانی دوای خۆیان کۆکەن بەداخەوەی کە تۆ باسیەکەی هەموو پاشماوانەی دوای خۆمانەکە بەجێڵین بەڕوات ئەگەر هەر یەکە لای خۆی بگرێتەوە لەوانەیە ئەو ڕێژەیە مە پارێزگاری لەو شوێنە بکەین باسیۆم کرد لە پێشێکەکەشما دوای ئەوەی کێوم پاشماوەی کۆکەنەوە لەوانەیە پرسیارێکی ئەمێ هاوڵاتیان بێ چی لێەکەن ڕۆژەیەکی زۆر جوانتان بەدەستەوەێ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە شتێک هەیە ئەها بۆ نمونە کەسێک قۆڵی ئەشکێت دوای ماوەیەک ئەخورێت پێستەکەی ئەڵێ بوونە دەستم ئەخورێت ینی ئێمە ئیشەکەمان هەر ئەو نیە ئەم خوڕان نەبکەین و کێشە زۆر قوڵەکەی ناوە باز نەکەین ئێمە وەکوێم وە ئیش ئەکەین کە دایم کێشەکان بە قورسایی خۆی ئیشی لەسەر بکەین و هەر سەدحیان لەسەرەوە ئیش نەکرێت سەر بابەتەکە بۆ من ئێمە ڕۆشتین بۆ بەنداوەکان کە خۆڵ و خاشاکمان کۆ کردوتەوە حملەیەکی ئەعلامیمان بۆ کرد بۆ هۆشداریکردنەوە هەر ئەو نیە پلاستیکەکە دەربێن یاخود ئەو خۆڵ و خاشاکە و دوایی لە شوێنێکا بەجێ بێڵین و خوا حافیز پلانی دوای ئەومان هەیە و بۆ دەربەندیخانیش بە هەمان شێوە بوو خۆڵ و خاشاکی دەربەندیخان لەبەی پلاستیکەکەی ڕێژەکەی زۆر بوو لەگەڵ سنتەرێکی ڕسایکلین ڕێکەوتین بۆی کردینەوە بە تەنەکە خۆڵ و بە هەدەیامانەوە بە شارەوانی دەربەندیخان و ئەوانیش لە سەیرانگاکانی خوانەدایانەوە ئەوەی دوکانیش کردومان بە دوو بەشەوە بەشێکیان عینەشت ڕسایکلینە کە بەکارێتەوە پلاستیکەکان ئەوەی تریشیان ئێمە لە ویم فاوندیشن پلاتفۆرمێکمان هەیە پلاتفۆرمی ئارت فرۆش کە ئیشی فەنی عەرزەکەن و لەگەڵ فەنانەکانە ئیش ئەکرێت ئەو خۆڵ و خاشاکە کە هێناومانێتەوە ئێستا بەڕێزیان خەریکی ئەوەن پاک ئەکرێنەوە و دیزانیان بۆ داناوە کە ئەکرێ بە ئیشێکی فەنی و لە دوکاندا ئەندرێتەوە وەکو بابەتێکی هۆشداری کە
چەند خۆڵ و خاشا کۆکرات و ئێمە بەنسبێکی کەمیش توانیمانە پاکی بکەینەوە. باشە ئاماژت بۆ کرد لەوەی لە بەنداوی دەربەندیخان چەندین خۆڵ و خاشاکی جیاوازی تێدا بووە. ئەمە لە جیالەوەی کە ئەگرێتەوە سەر هۆشیاری تاک لەبەرەوەی کە لەوانێت تا ئەسێمە هۆشیاری ومانە بە کەتران بتوانین لە ماڵەکەی خۆمانە ئەمە خۆڵ و خاشاکەکان بەجیادایان بنێن لەوەی کە پلاستیک بەجیا خواردەمەنیەکان بەجیا و بابەتانەی دیکە بەجیا لە بوای ڕیسایکلینشا لە هەرێمی کوردستان تا ئەسێ ئەمە لە دووانین لەوەی کە نەمانتوانی ئەو خۆڵ و خاشاکە لەوەی کە ریسایکل بکرێتەوە دووبارە چێتەوە ژینگە و زیان بە ژینگە بە تەندروستی خۆشمان بگەێنێت. ڕاستەکەی بەداخەوە ئێمە وەکو کۆمەڵگا هۆشداریمان کەمترە لەبەر ئەوەی گرنگی بە بابەتە ژینگەیەکان نین لەوا چێگەر گرنگی پێبین ئێمە ژوەکو هەموو نەتەوەیەکی تر هۆشداریمان هەبێت لەسەر و بابەتانە و کوردستان چەندین گەنجی زۆر بەتوانای تایە چەندین گەنجی بەقوەتی تایە زیرەکی تایە داوا لەو گەنجانش ئەکەین کە ئیش لەو بابەتانەیە بکەن وەکو خولیاک بۆ خوارد کەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و ئێمە وەکو وێم دایم هاوکاری گەنجیش بووین و دایم لە بابەتە ژینگەکانی ئیشمان کردووە و حەزەکەمەوەش ڕابگەێنم کە بەنداوی دوکان خۆڵەکەی کەمتر بوو لە بەندای دەربەندیخان بەنداوەکەمی بە تەواوی پاکراوەتەوە بەڵام کێشەی دوکان ئەوەیە کە شوێنی سەیرانگاکە لە خوارەوەی دوکان لە قەشقۆڵی لەگەڵ کاکسیروان قایمقامی دوکانە لە تاوتوین ئێستا کە بتوانین باز لەوە ئەکەین چۆن بتوانین قەشقۆڵیش پاک بکەینەوە لە خۆڵ و خاشاک ئەوەش ئیشەڵا ئیشی لەسەرەکەین و ئەگەر گونجا ئەبێ پرۆژەیەکی سەر تا چەند نەبێتە ئەرچیێوانەشی کە سەیرانگاکە بەڕێوەبن ینی ئێوە گفتوگۆتان لەسەرەوە کردو بۆ نمونە کە منێکی هاوڵاتی لەگەڵ خێزانەکە ماچم ڕاستە من دانیشم ڕەپارەیەکێن بەڵام گرنگیشە هۆشیاریم باتێکە زەرفی تایبەتی خۆڵم باتێ شوێنی تایبەتم بۆ دابنێکە قاپ و قاچاقەکەمی تیابشۆم نەک لە ئاوەکە و هەموو تایت و پیسیە بڵاو بێتەوە ئەمانەشتی وردن بەڵام ئەمانەیە کە لە کابێ کۆ بێتەوە گفتوگۆتان لەسەر بابەتە کردووە لەسەر هەموو بابەتانە قسەمان کردووە و پلانی ئەومان هەیە کە بتوانین بە پلانێکی استراتیژی ئەو کێشانە لە وردەکانەوە حل بکەین و چەندین کەسی جیاواز بینە ئیشەکەەوە کە هەر کەسی بێت ئیشەکە بە هی خۆی بزانێ بۆی بزانێت ئەم ئیشە هی خۆیەتی و دوکان هی خۆیەتی شوێنی سەیرانگاکەی خۆی خۆیەتی کوردستان هی خۆیەتی کەواتە پاگڕاگرتن و ڕێزگرتن لەو ژینگەی ئەو شوێنی کەتیایەتی پاگڕاگرتن و ڕێزگرتن لە خۆی و ئیشەکانی خۆیەتی لەوەی دەربەندیخانە شتێکت باس کرد بەڕاستی بووە پرسیار لای من ینی وتی ئەندێک لە پاشماوەکان پاشماوی نەخۆشخانەکان بووە پاشماوی پزیشکی بووە تۆ زانی لە چەند سەرچاوەیەک و یەتە ناو ئاو یەتە ناوم بەنداوە لە وڵاتی ئێرانەوەیە بۆ نمونە لە تانجەرەوەیە لە سیروانەوەیە ئێوە خۆت بەداتەوە چندان نەکردو بزانیت چێ لەسەر ئەم ئاوەیە کەم پاشماوانێتیەکە بۆی کە هۆشیاریان بنێ ئێستا پاک بۆتەوە بەڵام ئەگەر ئەوان هەر بەردەوام بلەم کاری خۆیان ساڵێک ترەما شتێوە پیسە بێتەوە ڕاستە شوێنێکی تایبەتی نییە بڵین بە تایبەتی یەک شوێن یاخود چەند شوێنێک خۆڵ و خاشاکەکان نەخەنە ئەو شوێنەوە بەری نازین تاکو ئێستا ئەو لایەنانە کوێن یاخود ئەو نەخۆشخانانە کامانن کە ئەو پاژماوانیان ئەخەنە ئاوەکەوە بەڵام ئێمە هیوادارین بتوانین یارمەتی دەری ئەو لایەنانە بین و یاریدەدەری حکومەت بین لە هۆشداریکردنەوەی خەڵک و لە هۆشداریکردنەوەی ئەم لایەنانە و بتوانین شوێنێکی تریان بۆ دروست بکەین چونکە ئەوانش لە ئەخیرا ئەبێ ئەو پاژماوانی خۆیان فڕێبن یعنی ئەوە شتێک نییە نابێ فڕێبین بەڵام ڕێگەی فڕیانی هەیە بۆ من یەکەم جار ئەسووتێنرێت مەوادە کیمیایەکەی نامێنێت و ئەنجا لە شوێنێکی دوور لە شارەوە کە نێتەوە سەر ئاوی خواردنەوە هیوادارین بتوانین ئێمە شوێنێکیان بۆ دابین بکەین بە هاوکاری هەموو ئەو کەسولانانی کە پێویست دەکات و تانجەرۆ لەو خۆڵ و خاشاکەش پاک بکەینەوە باشەوە لە پرۆژەکەی خۆتانە لە دامەزراوەی ویم ئەو کەسێبەتەکانی خۆتان بەشدار بووە تا چەند هەوڵیان کەسانی دیکەش بەشدار بێ و کەسانی کە بەخۆ بەخش دەبێت ئێمە کەسانی زۆر زۆریشمان هەیە ئێمە هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میواندەیە چۆن کەسمان کردو لەوەی کە بەشێکی خۆبەخشانە هەوڵیانداوە چەند شوێنێک چەند سەیرانگایەک پاک بکەنەوە ئەو کەسانش یارمەتی دەربن لەبەرەوەی ئەوانش ئانەوێ ژینگەکەیان پاک بێ ئانەوێ یارمەتی دەری ئەو جۆرە پرۆژانە بن ئێمە هەر کەسێ بێ بە خۆبەخش لەگەڵمانە ئیش بکات زۆر سوپاسیەکەین و دایم کراوین بۆ ئەو بابەتە بەڵام هەنێ ئیش هەیە لەبەر لاری سەلامەتیەکەی ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین چۆن و ئیمکانێتی ئەوە تاکو چەند هەمانە چەند کەس ئەچێتە ئەو بەلەمەوە بۆنە لە بەنداوەکان ئێمە لە بەلەمە ئیشەکەین ئاوەکە لە هەنێ شوێناگاتە 100 مەتر قوڵە یعنی
ئەو شتانە ئەبێ ڕێچاو بکەین بە بواری سەیفتی بەڵام ئیشمان ئەبێت کە هەر بۆ پاکردنەوەی ژینگەیە و هۆشداریکردنەوە لەسەر ژینگەیە کە لەگەڵ خۆبەخشە ئیش ئەکەین و ئێمە لە بەنداوی دەربەندی خانیشە ڕێکخراوێکی ژینگەی کوردستان کە جەماعەتێک گەنجی خۆبەخش بوون بە خۆشحاڵی و هاتنە ئیشەکە و یارمەتیانیین بەڵام لەو ئیشانەیە ئەبێ زۆر ئاگاداری لایانی سێفتی بین بۆ حملەیەکیەوە ناکەین کە بڵین بەجارە با سەد خۆبەخش بێت تاکو نەزانین ئیمکانێتی کۆنتڕۆڵکردنیمان هەیە زۆر باشە پلانی داهاتووتان تانجەرۆیە تانجەرۆیمە زۆر خەڵکەڵین ئەڵێن شاخێک لە خاشاک کۆبۆتەوە چۆن پلانتان بۆ داناوە واتانوێت لە کیا دەست بەم کارە بکەن پلانی داهاتوومان ئەوەی قەشقۆڵیە پاکردنەوەی قەشقۆڵیە بەڵام تانجەرۆش هەر لە پلانمانە لەبەر ئەوەی کێشەکەی کە تانجەرۆ زۆر لەوە گەورەترە هەر پلاستیک کۆ بکەیتەوە ئێمە ئێستا لە کۆنەکشنین لەگەڵ چەندین کەس و لایانی جیاوازە و چەندین سنتەری ریسەرچ و توێژینەوە کە ئەسسمنتی ئەو عەرزە بکرێ باشە دوایی کە ئەو خۆڵە لابرا ئەم خاش ئەم عەرزەی کە هەمانە هێشتا پاکە یا پیسەکە پاک بکرێتەوە ئاوەکە چۆن پاکەکرێتەوە ڕێژەکەی چۆنە ئەم پرۆسەیەکی دوور و درێژە و ئێمە ئێستا حالیان لەوای سامپڵی ئاوەکانیشمان ناردۆ بۆ جامیعەی هەڵسنکی بۆی بە تەواوەتی ڕێژەکەیمان بەدەست بگات دوای ئەوە ئیتر پلانی بۆ دائەنێن و ئیشەڵا بکەینە سەر ئیش بۆ نمونە گفتوگۆ نەکراوە لەسەر ئەوەی کە هەر لەو ناوچەیە لە ساڵانی ڕابردووشا بیرۆکا بوو بەڵام نازانم بۆ ناچۆ بواری جێبجێکردنەوە ئێوە مادام کۆمەڵێک گەنج کە توانیتانە بە تیمێک وەک تیم کار بکەنەوە پرۆژەکەتان وایە کە بە تیم کارەکەن کارگەیەکی ڕیسایکلین لەو ناوچەیە بکرێتەوە کە ئەمیشاڵین ئێمە ئەمە ڕۆژانە بە چەنەها تەن ئەبرێتەوە ناوچێ فرێدرێ بەڵام ئەگەر کارگەیەکی ڕیسایکلین بکرێتەوە یاخود چەند کارگەیەک بێت ئیتر کەرتی تایبەت بیا حکومت بێ بەشدار بێتیانە لەوانەیە ئەم کێشەیە بەرەو چارەسەر بڕەوە تۆش ئاماژەی پێی ئێستاش ئەو خاشاکە لابێ کاریگەری ئەو خاشاکە بۆ چەندین ساڵ لەسەر زەوی و ئاوا ئەمێنێتەوە بۆ دوجاریش خۆتان بۆتان دەرەکەی بیرۆکەی وانیە بیرۆکەکان زۆرن چەندین بیرۆکە هەیە و یەکێ لەوانەش کارگەی ڕیسایکلینەکەیە بەڵام کە جارێ پرۆژەکەی ئەلان نەکراوە لەبەر معقدی پرۆژەکەیە و زۆری ئەو خۆڵ و خاشاکێ و گواستنەوەی خۆڵەکە یعنی هەمووی لە خۆیان هەر یەکەی ئەتوانین بڵێن کە تاکو ئێستاین پلامان بۆ داناوە لەواشە 5-6 پرۆژەی زۆر گەورە بن لە پرۆژەی تانجەرۆیە بەلایەنی کەمەوە و لەگەڵ ئەوە کولفەیەکی زۆری تێچێت ئێمە بۆ ئەو ئیشانە زۆربەی جار داوای فەند ئەکەین کە لە دەرەوە یاخود لە یا هەر ئەو کەسولانانی کە بە کۆلابڕیشن ئیش بکەین لەبەر ئەوە پلانەکان ئەبێ بە تەواوەتی سابت ببێت دوای ئەوەی کە دەستمان پێکرد و هێر گەشتین سەری بڵین دەست ئەەکەین بەڵام هەر دەستبردن بۆ تانجەرۆ لە خۆیە ئەمە ئیشێکی باشە من یەم شتێک لە ئەبم تۆ شتێک لە ئەبێت تاکو وای لێبێ بە ماوەیەکی ئەگەر درێژ ئەگە بە 10 ساڵیش بێ لەو باشترە بە 100 ساڵ بێ مهم ئەوەیە دەستی بیتێ ئیشەکە بکەیت زۆر باشە ئەم جۆرە پرۆژان تا چەند هاندانەوێ بۆ خەڵکی تریش لەوەی کە ئیتر پاک و خاوێنی شوێنەکان ڕابگرن بە تایبەتی کاتێک لەوەی کە مامیشاڵێن ئێمە لەلایەنی پەروەردەوە یەکەم ناڵەکانمان لە دوای خێزانەوە چێتە ناوەندی خوێندنەوانێ کە فێری ئەوە بکرێت کە چۆن پاک و خاوێنی ژینگەکەی ڕابگرێت هەندێکجار ئەبینین لەوانەیە ئێستش ئەمە مناڵەکانمان کاتێک کەشتێکەکەوێتە ئەرزەکە هەڵی ئەگرێتەوە بۆ لەبەرەوەی لە دایانگاکەی لە ڕۆزەکەی لە قوتابخانەکەی فێر کراوەلەوەی کە نابێت شتێ فرەباتە ژینگە ئەمە کی وای لە دێلەوەی کە ئیتر وردەوردە تاکەکانمان هۆشیاری زیاتر ئەبێ بەرامبەر بە پرسە ژینگەیەکان هیوادارین ئێمە کوڕێکخراوەکەی خۆمان ئەگەر بەشێکی بچووکیش بێ لەو هۆشداریکردنە بتوانین بڵای بکەینەوە و هەموو ئەو کەسولایەنە حکومیانە و هەتا تاکیش لەو بەرپرسە با بڵین لە ماڵەوە مناڵێک هەیە ئەبێ فێر بکرێت ئەم مناڵەکە ڕێز لە ژینگە بکرێت خۆڵ و خاشاکەی فرێنەیە لەبەرەی ئەو پیسە ژەرەری هەیە لەسەر تاک بە تاکمان وەکو کە پێشتیش باسمان کرد کەواتە ئێمە ڕێزگرتن لە ژینگە ڕێزگرتن لە خۆمان ڕێزگرتن لە تەندروستی خۆمان هیوادارین ئێمە کوڤن فاوندیشن بتوانین ئەو ڕێگەی کە گرتومانە ئیشی باشتریشی تیا بکەین بە یارمەتی هەموو کەسولانەکانی کە خولیان هەیە لەم بوارە ئیشکۆن یاخود تێکەڵی ئەم بوارە ببن زۆر باشە بینە زۆر تایبەتمەندیەکانی دامەزراوی فیلم یعنی ئێستا ئەم کۆمەڵێک گەنجمان هەیە هەمووی لەوانەیە کارنامەی دەرچوی زان کۆپەیمانگاکانی هەبێت لەوانێ دانەمەزرا بێ بۆ دامەزرانە بەڵام کە ئێوە ئەبینێ بەم ڕۆحێتەوە کارەکەن لە پێناوی شینگە و لە بوارە جیاوازەکانی ترا چ پێوەرێک هەیە بۆی کە ئەو گەنجانە گەرویستیان بێن لەگەڵ ئێوە بەشدار بن یاخود
هاوکاری ئێوە بن یاخۆ کەسکارتە کەسیان لە بوارێکی جیاوازە توانێت خۆی بنێتەوە بەشی هوەریتان جیایە بەشی لایەنە جیاوازەکان هەمووی کەسی پسپۆرتانەیە ئەوانش کەسی بەتوانان و توانای باشیانی وەکو خۆش ئاماژە بێن چ تایبەتمەندیەکە یاخود چیش پێوەرەکەی بۆی کە و کەسانە بێن بەشدار بن لەگەڵێوە ئێمە کوڤن فاوندیشن دایم کراوین یانی دەرگاکەمان کراوەیە ڕۆژانە خەڵکیەت فکری پرۆژەی هەیە یاخود شتێکی هەیە ئێوێ لەگەڵمانە باسی بکات یا ئێوێ لەگەڵمانە ئیش بکات و دایم ئەو کەسانی کە ئەیانێ بەخۆ بەش ئیشمان لەگەڵا بکەن لیستێکمان هەیە هەمویان لیست و ڕقەمەکانیان هەیە و فۆمی بەشداریکردنمان ئەبێت کە ئیشێکمان ئەبێ پێیس بۆ بکات پێیسمان بە خەڵک بێت یەکەم کەس کە ئێمە دەستی بینی ئەو لیستەیە چۆن بتوانین سوود لە توانای ئەم گەنجانە وەربگرین و لەم پرۆژانەشی کە هەمانە زۆربەی جار هەبووە فریلانسمان داناوە یاخود داوە حملەمان داناوە کە گەنج بێت بتوانە ئیش بکات یعنی ڤین فاوندیشن شوێنێکی گەنجانەیە لە ئەخیرا هەمووی توانای گەنجە و دایم کراوەشین بۆ ئەو گەنجانەی کە فیکریان هەبێ بیانێ ئیش بکەن و با بیریشم نەچێت لەم ساڵانی پێشووە یەکێ لەو پرۆژانی کە هەمان بوو پرۆژەی جۆب فێر بوو ئەو بوو کە ئیڤنتێک کرا بۆ ئەوەی کۆمپانیاکان بە گەنجەکان بناسێنرێ ئەمە لە ماوەی ئەو ئیڤنتەیە زیاتر لە 10,000 کەس سەردانی ئیڤن فاوندیشنی کرد بۆ ئەوەی گەنجێک بتوانێت ئیشێ بدۆزێت ئێمە دایم لە خەمی گەنجان نبووین و بە خۆشحاڵیشەوە زیاتر لە 1900 گەنج لەو ئیڤنتەیە توانیویانە ئیشی خۆیان بەدەست بێنن ئەمە یەکێکە لە ئیشەکانی کە باسمان کردو بەڵام مانای ئەوەیە کە ئێمە دایم ئیشمان بۆ گەنج کرد و دایم کراوین بۆ گەنج دەرگامان کراوەیە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر بە هیوای ئەوەی کە بتوانانی لە پرۆژەکانی داهاتووترا زیاتر خزمەت بەژینگە بکەن و بە سەرچاوە ئاویەکانمان بکەن و لێرەوە دەستخۆشی بۆ تەواوی دامەزراوەکەتان بۆ تەواوی هاوڕێکانتان بۆ تیمەکەتان کە بە ڕۆحێکی زۆر بەرپرسیارەتیەوە ئەمەرکەتان خستۆتە سەرشانی خۆتان ئێمە دەستخۆشیتان لەکەین هیوادارین ئێمە شوک و هاوڵاتیان هۆشیاری ئەومان هەبێ کە ئەم هەموو گەنجە خوێنگەرمە بە دڵسۆزیەوە ئەچن ئەو خاشاکە کۆکەنەوە دەبا ئێمەش پەس بەو بەرپرسیارەتێ بکەین کە زەرفێکی بچووکە لەگە خۆمان هەڵی گرین بێنینەوە نەوەکو لەو شوێنەی خۆمان بەجێ بێڵن و دوای تێکەڵ بە سەرچاو ئاویەکان بێ هیوادارینەوە هۆشیاریەمانە بێت دووبارە زۆر سپاس.